خواردنەوەی قاوە لە وڵاتانی جیهانە گرنگێکی زۆری پێدراوە خۆشبەختانە لە وڵاتی خۆشمانە گرنگێکی زۆر دراوە بە قاوە خاوەنکارەکان پێشچوونە سەرکاریان بۆ بە کللتورێک لە بەیانیاندا خاوەنکارەکان پێشوی بستنە سەرکارەکانیان سەردانمان دەکەن بۆ خواردنەوەی قاوەیەک خواستەکانی قاوەش ئێسپرێسۆیە، ئەمریکانۆیە، لاتێیە، ماکیاتۆیە ئەمانە خواستێکی زۆری لەسەر لەلایەن هاوڵاتیانەوە کە ڕۆژانە لە بەیانیاندا سەردانمان دەکەن بۆ نوشکردنی قاوەیەک. زیاتر خانەوادەکان سەردانمانەکەن هەم وەکو پەیوەندیشی کۆمەڵایەتی هەم وەکو ئەوەی وزەیەکی باش و چالاکییەکی باشتر لە ڕۆژەکەدا ئەنجام بدەن سەردانمان دەکەن خۆشبەختانە بۆ بە کللتورێک سەردانمان دەکەن بۆ نوشکردنی قاوەیەک لە ڕۆژەکەدا. من وەکو خوێندکارێکی زاکۆ بەیانیان پێشەوەی بڕۆم بۆ دەوام یەکەم جار قاوەیەکە خۆمەوە استیفادەیەکی زۆری لێ ئەبینم کە چون بۆ دەرسەکان بێگومان زیاتر ئاگام لە مامۆستاکانە بێت و زیاتر ئاگام لە دەرسەکە ئەبێت و کە مامۆستا چین بۆ شەرحەکەت قاوە استیفادەیەکیشی هەیە قاوە واکار نییە تەرکیزە باشتر بێت کە ئەو شتەی مامۆستا شەرحیەکە یا وانەیە کە مامۆستا شەرحیەکە یەکسەر یەتە خەزن ئەبێت لە مێشکتا باشە زۆر خواردنەوەی قاوەش استیفادەیەکی نییە خۆی بەڵام ڕۆژانە دوو قاوە بخۆیتەوە لە هەمووی باشترە من ڕۆژوای 6 قاوە خۆمە بێگومان ڕێتمی خەڵم تێک چووە دایمی خەڵم تێک چووە هیوادارم کەمێکەمەوە کللتوری قاوەش لە کوردستان ئێستا باخێکی تایبەتی پێدرێت و هیوادارم زیاتریش بچێتە ناو خەڵکەوە.